ئازیزانمان لە تەوەرە سێهەمدا لەگەڵتان دەبین و باز لە بابەتێکی دیکە دەکەین. سنتەری پەرپەدانی لاوانێک کە لەو سنتەرانە کە خزمەتێکی زۆری بە لاوان و گەنجان کردووە، چ لە ڕووی چالایەکانی بێت، چ لە ڕووی کردنەوەی خولەکانی بێەوە پەرپەدانی توانەکانی لاوان، چ لە ڕووی هۆشیارکردنەوەی لاوان بێت لە بابەتە مەترسیدارەکان، چ سۆشیال میدیا بەیاخود مادە هۆشبەرەکان بێت کە چەندین چالاکیان لەسەر ئەو بابەتانە هەبوو گەنجان و لاوان و کۆمەلگایان هۆشیار کردوێتەوە لە مەترسی ئەم بابەتانەوە چەندین کار و چالاکی دیکەیان تایبەت بە لاوان و گەنجان ئەنجام داوە و دوێنێکە 16 ساڵ تێپەڕی بەسەر دامەزراندنی ئەم سنتەرەدا و پێیان ناوەتەوە 17هەمین ساڵیادی ئەم سنتەرە و باز لە کار و چالاکیەکانی ئەم سنتەرە دەکەین کە لە ڕابردوودا چ کار و چالاکیەکیان ئەنجام داوە پلان و پرۆژیان بۆ پەرەپێدانی تواناکانی گەنجان بۆ شارکردنەوەی گەنجان چیە لە داهاتوودا گفتوگۆ دەکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری مامۆستا ئاسۆسیان کە کارگێڕی سنتەری پەرپەدانی لاوانە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لەبێت مامۆستا. سڵاوی خۆی گەورە لە ئێوەش زۆر سوپاسانەکەم. مامۆستا ئاسۆبا باسێک لە کار و پرۆژەکانتان بکەین لە ڕابردوودا و سنتەری لاوان چ چالاکیەک و پرۆژەیەکی هەبوو لە ڕابردوودا. بەناوی خۆی گەورە میرەبان سەرەتا بە پێویست دەزانم زۆر سوپاسی ستافی کەناڵی ئاسمانی پەیام بکەم کە لەو ڕۆژەی ئەم سنتەرە دامەزراوە تاوەکو ئێستاکە بە بەردەوامی هاوکارێکی باشی سەرخستنی پرۆژەکانمان لە ڕووماڵکردنی کار و چالشکانمان زۆر سوپاسان کەین و سوپاسی بەڕێز دەکەین لەگەر کاک دانیاڵی بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. سنتەری پەرەپێدانی لاوان دیارە لە 16 ساڵی ڕابردوودا زۆر سوپاس. بێگومان سنتەرێک یاڕێکخراوێک کە تایبەتی بە سینێکی تایبەتی لاوان کە پانتایەکی فراوانی گرتێ لە نێو کۆمەلگای کوردی لاوانمان دەور و کاریگەرێکی خۆشیە. بە تاکید ئەو سنتەرەی ئەم ڕێکخراوە ئەرچی قوڕستر و گرانتر دەبیتن بۆ ئەنجامدانی کار و پرۆژەکانی. بۆیە لە ماوەی ڕابردوو ئێمە لە سنتەری پەرەپێدانی لاوان ئەو خوشکوبرانی کە پێشووتر ئەم سنتەرەیان بەڕێوە بردووە هەوڕیان داوە کام کار باشە بە سوودە بۆ لاوانمان لە ڕووی هۆشیاری، لە ڕووی نوێگەری، لە ڕووی هەڵی کار ئەوانیان ئەنجامداوە بە تایبەتی ئەم پرۆژانەی کە لاوانی ئێمە تێیکەوتونە و لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوی تر بە دەست دایانێت لاوان لە خشتە بەرنیا ئەو ئامانج و ئاواتەی لاوان هەیتیانە ئەو گۆڕانکارانی لە ڕێی لاوانەوە دەکرێتن کەم بایەخی بکەن. بۆیە توانیمانە تا ڕادەیەک بەو ئیمکانیەتی بەردەستمانە توانیمانە خزمەتی گەنجان و لاوانمان بکەین بە تایبەتیش کە ئێستاکە بە تایبەتی لە دوای 2023 لە ناوچوونی ڕژێم کە مەترسێکی گەورە ڕووی لە گەنج و لاوانمان کردووە ئەویش بڵاوبوونەوە و بەکارهێنانی مادەی هۆشبەرە لە نێوان گەنجانماندا بەپێی ئەو سەرژمێرانی کە لە گرتوخانەکان و لە دادگایەکان لەبەردەستمانن ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردێنن 1970 چینی گەنجانە. ئەمەش بە مەترسێکی زۆر گەورەی دەزانین لەسەر داهاتووی گەنجانمان. جگە لەوەشدا لە ئۆفیسەکانمان کە ئێمە خاوەن 5 ئۆفیسین لەوێن دەرێژ کۆمەڵێک خوڵ کراوەتنەوە بۆ ئەوەی کە گەنجانمان هەم لە کچان هەم لە برایان ببنە خاوەن هەڵی کاری خۆیان و هەڵی کاریان بۆ بڕەخسێتن و لەگە ئەوەشدار کۆمەڵێک بابەتی ڕۆشنبیری و کۆڕ و سیمیناریشمان ئەنجام داوە. ئەمە کار و پرۆژەکانی ڕابردوو بووە. زۆر باشە. مامۆستایەوە لە بەیاننامەی ڕابردووتاندا ڕۆژی ڕابردووتاندا باستان لەوە کردووە کە داواتان کردووە لە تەواوی چینەکانی کۆمەلگا لە دەسەڵاتداران و حکوومەت و مامۆستایانی ئاینی و ڕۆشنبیران لە خەمی گەنجان و لاوانی وڵاتەکەمان دابن حتمما لەبەرەوەی کە گەنجان لە بەترسی و قەیرانی کێجگار گەورەدان لە بێکاری لە بێ ئیشی لە پرۆسی خوێندن لە زۆر شتی دیکە بوونی تەکنۆلۆژیا و ئەوەی کە هاتوۆتە نێو کۆمەلگا ئێمە زۆر بەقوڵی وەروەها بەلا ڕێدابردنی گەنجان هەموو ئەمانە ئێوە لە خەمی گەنجاندا داواتان کردو کە بە هەموو لایەکمانەوە ئاگامان لە گەنجان بێت. ئەمە بۆچی هەستان بە چ مەترسیە کردووە لە نێو گەنجان و لاواندا لە کۆمەلگا ئێمەدا؟ بەڵێ دەستەکان خۆش بکاک دانیاڵ دیار ئێمە دوێنێکە لە
17 ساڵیادی سنتەری پەرەپێدانی لاوان بەیاننامەیەکمان دەکردەوە بانگەوازێکمان کردووە بۆ بەرپرسانی هەرێمی کوردستان مامۆستایانی ئاینی تەواوی سنووری توێژەکانی کۆمەڵگا کە لاوانمان لە ئێستادا لە بەردەم مەترسیەکی گەورەدان کە چەند خاڵێکمان باز کردووە خاڵی ئەوەی کە باسم کرد مادەی هۆشبەر خاڵێشتر کە بێکاریە بەداخەوە لە هەموو وڵاتان گەنج سەرمایەکی مرۆیی گرینگە و مادەیەشی خامی گرینگە بۆ پێشکەوتنی وڵات بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بۆهۆی ئەوەی کە گەنجانمان بێکارن ناومێت دەبێن ئێمە دەبینین ڕۆژانە ساڵانە کۆچی بەردامی گەنج لە زیادبووندایە ئەمە هۆکارێکە بەڕاستی ئەگەر بەرپرسانمان هەموو لایەکمان خەمی لێ نەخۆین پاش چەند ساڵی داهاتوو تووشی قەیرانێکی قوڵ دەبین ئەویش نەمانی گەنجە ئەمە وا دەکاتن لە هەموو کایەکانتر تووشی قەیران بین بۆیە زۆر گرینگە بەرپرسان بە هەموو لایەکمان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ئەو ڕێکخراوین کە تایبەتن بە گەنج و لاوان کە ئێمە کاتێک دەرەین گەنج کۆز نەکاتن دەبێت بە تاکید بەدیلەکەی بیتن یا ڕێگایشتر هەبی پێی نیشان دەین بۆ ئیتیما بۆ وڵات و نیشتیمان بگەڕێتەوە ئەو گەنجە خزمەت بکە لە وڵاتەکەمان بەڵام بەداخەوە هەر لە بەیاننامەکە خاڵیشترمان باز کرد و ئەویش بەڕاستی ینی دەرفەتی نەرەخساندن بۆ هەڵی کار جیاوازی کردن ئێمە دەزانین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سای دوو هێزی دەسەڵاتداری خۆسەپێل لە ماوەی ڕابردوو هەموو کایەکانی کوردستان قۆڕ کراوە بە تایبەتیش هەڵی کار هەتا ئەگەر لە کۆمپانیایە گەنجێک بچی بۆ کار داوای سیڤی لێ بکەن پێش داواکردنی سیڤیەکە باز لەوەی دەکەن کە تەسکەی لایەنێکی سیاسی بنیتن ئەمە کارە ساتە ئەگەر هاتوو لە کۆمپانیا و لە کەرتی تایبەت و کەرتی گشتی هەلی کار بە شێوەشی دادپەروەری بۆ گەنجان و لاوانمان بڕەخسێ بە تاکید ڕێژەی کۆچیش کەم دەبێتەوە ئەوانە هەموو مەترسینە لەوەی کە ئەگەر هاتوو بە هەموو لایەکمانەوە بەدەمیەوە نەچین ئەمە کارە سات ڕووداتن خاڵێشتر کە زۆر گرینگە ئەویش نەبوونی پەروەردەیەکی تەندروستە و یاخود ڕێگریکردن لەوەی کە کۆمەڵگە ڕێکخراوی دڵسۆسەنە بیانوێ گەنجانمان پەروەردەکەن بەڵام لەلایەن دەسەڵاتدار کۆمەڵێک کەناڵی تر دەکرێتەوە کۆمەڵێک شوێنی نامۆ دەکرێتەوە بە ئاین و کەلتور و توانای گەنجانمان سەرقاڵ دەکەن بەم شتانەوە ئەمە زۆر کارەساتە لە داهاتوودا من پێم خۆشە یەکشت بەبیر ئەوەی بەڕێز خۆشەویست بهێنمەوە لە جەنجی تیانی دووەم کاتێک کە فەڕەنسا زوو خۆی بەدەستەوەدا نازیەکان داگیریان کرد خاڵێک ئەوە بوو کە گەنجەکانیان بە کۆمەڵێک کاری نابەجێ مەشغوڵ کرابوو ئاگایان لەوە نەمابوو کە بەرگری لە وڵات و نیشتیمان بکەن ئەمە کارەساتە بە تایبەتی لۆ هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا کە نەبووینێتە خاوەن هەرێمێک و کیانێکی سربەخۆ تاوەکو ئێستاکەش مەترسیمان لەسرە هەم لە حکومەتی ناوەندام لە وڵاتانی دەوروبەر بۆیە گرینگە ئەو سەرچاوە مرۆیی کە گەنج و لاو هەیە زۆر بایەخیان پێ بدەین زۆر باشە مامۆستا ئاسۆ 16 ساڵە ئێوە خزمەت بە بواری گەنجان دەکەن و سنتەرەکەشتان بە ناوی سنتەری پەرپەدانی لاوانەوەیە بۆچی گرنگیتان بە لاوان داوە و بۆچی چینێکی دیکەتان هەڵ نەبژاردووە ئایا ئەو گرنگێکی ئێوە هەستان پێکردووە کە بدرێت بەم چینە و خزمەت بەم چینە بکرێت چییەوە هەروەها ئایا ئەو ئامانجێک کە ئێوە دیاریتان کردبوو بەدەستان هێناوە پێگەشتون؟ بەڵێ زۆر سوپاس دیار ئێمە کە بڕیارمانداوە سنتەری پەرەپێدان کە تایبەتە بە لاوان من لە سەرەتای بەرنامەش باسم کردین گرنگی لاو لە کۆمەڵگادا ئەوەی هەستی پێ بکاتن زۆر گرینگە بۆیە پێمان وابووانی لە ڕێکخراوەکانی تر لە خوشکان لە قوتابیان لە هەموو شوێنێک ئەو ڕێکخراوانە هەنە بوونیانێ و تا ڕادەیەک خزمەتیان کردووە بۆیە بە فەراغمانزانی بۆیە ئێمە بڕیارماندا سنتەری پەرەپێدان کە تایبەتی بە چینی لاوان خزمەتیان بکەین هەروەکوتم لاوان ینی کۆمەلگایەکی باش پێک دێن و کاریگەری خۆشیان هەیە و تاوەکو ئێستا کە ئەو ئامانجی ئێمە ئامانجی سەرەکی ئێمە ئەوەیە کە خزمەتی لاوانمان بکەین و پەروەردەیەکی تەندروستی لاوان بکەین ئەو کارانەی کە لاو پێویستیان ئەولەویات بدەین ئەو کارانەی کە لاو پێویستیان پێ و ئەو ئەز و ئارەزوانەیان جێبەجێ بکەین و بۆی لاوێشی تەندروست لە کۆمەلگا هەبێتن کە کاتێک لاوێش تەندروست پێک دێتن خێزانیش تەندروست دەبیتن کۆمەلگایش تەندروست دەبیتن بەڵام بەداخەوە تاوەکو ئێستاکە وەکو پێویست لەلایەن دەسەڵاتداران بایەق بەو ڕێکخراوانە نەدراوە ئەو ڕێکخراوانەی کە ناحکومینە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە تایبەتن بە چین و توێژێکە وەک پێویست هاوکاریان نەکراون
ئێوەش خۆتان باش زانن کۆمەڵگە ڕێکخراوی تر هەیە باڵپشتی مادی و معنەوی دەکرێن لەلایەن هەردوو هێزی دەسەڵاتدار بە کاریگەری سلبیش لە نێو کۆمەلگا بەڵام بەداخەوە پژیریان دەکرێتن بەڵام ئێمە لە سنتەری پەرەپێدانی لاوان سوپاس بۆ خوای گەورە تاوەکو ئێستا ئەوەی کار دەکە لە سنتەری پەرەپێدانی لاوان هەموو خۆبەخشن و بە خۆبەخشانش بەبێ جیاوازی کار و پرۆژەکانمان لە تەواوی هەرێمی کوردستان بەبێ جیاوازی خزمەتی لاوان کردووە و پشتیوان بەخوای گەورەش کە دوێنێکە ساڵیات بوو ئێمە کۆمەڵک وێزگە هەیە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان بە خۆمان دادەچینەوە و پلان و پرۆژەی داهاتوومان دەبێتن یەک لە وێزگانە ساڵیاتمانەوە کۆنفرانسەکانە بۆیە لە دوێنێکەوە نەخشە ڕێگایەکماندانەوە کۆمەڵێک پلان و پرۆژەمان هەیە بۆ داهاتوو بۆی بتوانین باشتر خزمەتی گەنج و لاوانی وڵاتەکەمان بکەین. ماوەسا لەم کۆمەلگای ئێستاماندا سەرقاڵکردنی گەنجان بە شوێنە خراپەکان و سەرقاڵکردنیان بە کۆمەڵێک بابەت کە نامۆیە بە ئاینمان نامۆیە بە کولتورمان ئەمە بۆچی دەگەڕێنەوە لە کۆمەلگادا سنتەری پەرەپێدانی لاوان ڕێگە چارە هەیە بۆ ئەم بابەتە بووی کە گەنجان لەسەر ڕێچکە و ڕێگەیەکی ڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام بن؟ بێگومان ئێستا دەبینین ئەگەر هەنی گوزەرێک بکەی بەنێو شار و شارۆچکان و بازارەکان دەبین ئەو شوێنانی کە بۆ نمونە کافیە یا شوێنی نابەزێنە زۆربەی گەنجەکان لەوێنە بەداخەوە هەنی جەرگت بۆیان ژان دەکاتن ئەم سەرچاوە مرۆیە گرینگە لەو شوێنانە بیتن بۆیە ئێمە بە تایبەتیش لایەنە ئیسلامیەکان بە تایبەتیش کۆمەڵی دادگەری لە کۆمەڵێک سەنتەر و ڕێکخراوی هەنا توانیوێتی ئەم گەنجانە لە خۆ بگریتن لە ڕووی پەروەردەیەکی جوان هەم پەروەردەیەکی ئیسلامی ڕەسەن کە ئاوێتەی بە کەلتوری کوردەواری خۆمان وە دووریان بخەینەوە لەم شوێنانە ئەمە بێگومان ئەرکێکی قورسە چکە دەبین ئەم شەپۆڵە خراپەکاریە زیاترە بەڵام لە هەمان کاتدا ڕێکخراوەکانی سەر بە کۆمەڵی دادگەری بە تایبەتیش سنتەری پەرەپێدانی لاوان لە ڕێگای دەورە و خولات و پرۆژەکانمان توانیمانە کۆمەڵێک لاوی باش پەروەردە بکەین بۆەوەی لە داهاتوودا ئەم لاوانش کاریگەری خۆیان هەبی لە چین و توێژەکە هەتا توانیمانە چالاکیەکانمان بخەینە ناو گرتوخانەکانیش چوونێت نەوێن دەرێژ لەوێن دەرێژ سیمیناریمان بۆ کردوونە ئێمە ئەو لاوانە نە ئەوانەی کە لە دەرۆن ئێمە زۆر جار دەبینی کۆمەڵێک لاومانەیە گەنجمانەیە بەوەی هەڵەیەکەوە ئێستاکە لە کونجی زیندانەکان ئێمە خەممان لەوانیش خواردووە لەوێش چوونە دەورەمان بۆ کردینەوە سیمینارمان بۆ کردنەوە هۆشیارمان کردنەوە بۆی کە کاتێک ئازاد دەبن کەسێکی تەندروست بن و نامۆ نەبن بە کۆمەڵگای خۆمان. زۆر باشمە موستا ئاسۆ ئەوەی ئامانجەیە کە لە داهاتوودا دەتانەوێت زیاتر جەختی لەسەر بکەنەوە تایبەت بە چینی لاوان و گەنجان چ پلانێکتان هەیە بۆیان و دەتانوێت چ شتێکی دیکە پێشکەش بە گەنجان و لاوان بکەن؟ ئەوەی ئێمە دەمانوێتن لە داهاتوودا ئیشی لەسەر بکەین و ببیتە ئەولەویاتی کارمان ینی سێ خاڵی زۆر زۆر گرنگە خاڵێکیان بەڕاستی پەروەردەیەکی تەندروست بۆ لاوەکانمان ئەمە زۆر زۆر گرنگە ئەمەش هەر لە بانگەوازەکەی بەیاننامەکەش باسمان کردووە ئەمە تەنها بە سنتەرێک و ڕێکخراوێک ناکرێتن ئەمە دەبی خەمی هەمومان بیتن خەمی خێزان بیتن خەمی بەرپرسان بیتن مامۆستایانی ئاینی ڕۆشنبیران هەموو چین و توێژەکان بەڵام ئێمەش دەبینە هاندانێکی باش بۆەوەی کە خەڵک هۆشیارکەینەوە گەنجانمان بە پەروەردەیەکی جوان و دووریان بخەینەوە لەمانە و خاڵێشتر بەڕاستی هەلی کارە ئەمە دامان ناوە لە داهاتوودا پرۆژەمانەیە لەگەر کۆمەڵێک کۆمپانیا لە سەرخەت بین لەگەڵیان بۆ ئەوەی ئەگەر ویستیان گەنجانیان ویست لە ڕێ ئێمەوە کۆمەڵێک گەنجی دەمپاک و دەستپاک و داوێن پاک بخەینە کۆمپانیەکانەوە کە کاتێک کۆمپانیاکان یا شوێنی هەلی کار کەسی باش تیا بوو ئەو کاتی بێگومان ینی ویژدان زیندوو دەبێتەوە ینی خیانەت ناکرێتن ئێمە دەبی لێەوە دەست پێ بکەین ئەمە هەلی کارمانەیە و خاڵێشتر زۆر کار لەسەوە دەکەین و دووبارە مادەی هۆشبەر من زۆر بۆ تەرکیز لەسەوە دەکەمەوە بەڕێزان خاڵێکە کە ئێستا کۆمەلگایەکەمان لە بەردەم مەترسیێکی گەورەی ئەم مادەیەدایە بە تایبەتی لە هەرێمێکی وەکو کوردستان لە هەموو لایەکەوە ڕووی تێکراوە ئێمە دەبینین ڕۆژانە لە کاناڵەکان گوێبیست دەبین کە چەند مادەی هۆشبەر لە سنوورەکان دەگیرێ ئەوەندەی دەژیرێ بێگومان چەندان قات لەمەوە دێتەوە ناو شار و گەنجان و لاوان و هەتا ئێستا بەداخەوە عنی خێزانەکانیش تووشی ئەمە بوونە بۆیە ئەمە لە پەرستاندا ئەگە هات و ڕێگری لێ نەکەین ئەویش ڕێگریەکە بەچی دەبێتن بۆ شیارکردنەوەی کە مەترسی هەیە هاتە بەپێ ئەو سەرژمێرەی لای منە
تا 65 جوانی تووشی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەبن ئەوانە لە داهاتوودا ناومێت دەبن کە ئینسان ناومێت بوو لە ژیاندا کۆمەڵێک تاوانی تر ئەنجام دەداتن یعنی ئەمە وا دەکاتن ڕۆژانە گوێبیست دەبین کە کۆمەڵێک تاوان لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێتن لە مێژووی کوردەواری خۆمان شتیوا ڕووی نەداوە یعنی مناڵە دایک ئەکوژی خوشی ئەکوژیتن کۆمەڵ کوژی ڕوئەداتن ئەمانە هەمووی ئەوەیە کە بەڕاستی ئێمە کەم تەرخەم بووینە مەبەست ئێمە کە کۆمەلگای کوردی کەم تەرخەم بووە لە بەردەم ئەم مەترسیە گەورەدا کۆمەڵێک بابەتی ترەیە پێویان سەرقاڵ کردوین کە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە بۆ نمونە زۆر زاروێ ئێمە گوێبیستی یا بینەری کۆمەڵێک هەواڵی دەرەوە دەبین وڵاتانی دەوروبەر کە زۆر پێویست نییە بە ئێمە بەڵام بەداخۆ خێزانەکانمان زۆر و پێوە مەشغول بوونە ئەمە پێویستە دووبارە خێزانەکانمان بگەڕنەوە سەر ئەوەی کە ئاگان لە مناڵەکانیان بیتن و من نارێم تونند و تیژیان بەکاربیێنن سانسۆریان لەسەری بەڵام ئاگدار بن بزان هاوڕێی شوێنە بۆ شوێ دەچن چکە لێتان ناشارمەوە کاک دانیال خوشکە لە نییە کە ئێستا کە لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی ئەمە فەیسبوک ئەمە سناپچات ئەو هۆکارەکانی تر زۆربەی گەنجانمان لێوە توش دەبن لەوێ تووشی ئەم تۆڕە دەبن کە کاتێک تووشی ئەم تۆڕە دەبێت بەگەریان دەکەویتن بێ ئەوەی داک و باوک ئاگای لێبیتن ئەزە بۆیە زۆ گرینگە خێزان کاریگەری تەواوی هێلەوەی کە ئیش لەسەر ئەمە بکاتن ئەم مەترسیە کەم بکاتەوە. باشما مۆستا ئاسۆ وەکو خۆت وتت کە بە تەنیا بە سنتەرێک و بە دوان ئەم کارانە ئەنجام نادرێت ئایا هەوڵتان داوە کە ئەوەی ئێوە جوختان لەسەر کردوێتەوە بیگەێنە لایەنی پەیوەندیدار لە حکوومەت وەزارەتی ڕۆشنبیری و لاوان؟ بەڵێ ئێمە لە ماوەی ڕابردوو ئەگەهڵەنم لە مانجی ئابوو هەڵمەتێکی مادەی هۆشبەرمان ڕاکەیان من بەخۆم لێرە سەردانی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی تەندروستیشم کرد و پرۆژەکەشم پێدان وتم ئەمە پرۆژەکەیە و لە تاوی هەرێمی کوردستان کتێبێکمان چاپ کرد کە تێزی دکتۆر ئارام بوو هەموو مەترسیەکانی تیا و پێویستە ئەم پەرتوکە لە هەموو ماڵێکدا هەبیتن بەوەی بزانن کە چەند کاریگەریە چکە دوو خاڵ زۆر گرینگە یا دوو کار زۆر گرنگە کە گەنجانمان بۆی بسن ناگەڕێنەوە ئەمیجێشیان کۆچە کەم گەنجمان بینیوە کۆز بکە بۆ دەرێ وڵات و بگەڕێتەوە هەرێم و دووبارە نەچێتەوە ئەمە یەک خاڵیش تریش بەڕاستی مادەی هۆشبەر من لەگەر بەشێک لە بەرپرسانی گورتوخانەکان قسەم کردووە وتی زۆربەی ئەوانەی کە مدبین بوونە بەو مادەی کە کاتێک زینداین دەکردن دواتر ئەگەر ئازاد دەکردن دووبارە ئەگەڕێنەوە بۆ زیندان یعنی کەواتە مدبین دەبن و بەردەوام دەبن بۆیە ئەمە زۆر مەترسیە من سەردانی هەردوو وەزارەتم کرد پرۆژەکەش پێدان وتم ئەگەر هاوکاریمان بکەن بۆی پرۆژەکە فراوانتر بی باشتر بێ بەڵام ئەوان بە پاسایەوەی کە ئێستا قەیرانی داراییە ئامادە نەبوون هاوکاریمان بکەن بەڵام ئەمە هەر بەردەوام بووین لە زۆربەی شار و شارچکان ئەوەمان کرد بەڵام بەداخەوە وەکو پێویست بەرپرسانی هەرێم و بەشێک لە ڕێکخراوەکانی لاوانیش ئەمە بگرین ڕەخنەبی لە خۆمان بەشێک لە ڕێکخراوەکانی لاوانیش وەک پێویست بەدەم ئەم مەترسیەوە ناتونە خۆیان خەری کردوە بە کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک چالاشی کە خەڵکی تریش پێیان دەکرێتن. باش مامۆستا ئاسۆ لەسەر ئاستی خێزانش بێگومان خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لەسەر تاکەکانمان ئایا ئێوە هەوڵتان داوە هیچ سیمینارە یاخود چالاکیەک بۆ خێزانەکان ئەنجام بدەن لەوەی کە هۆشیاران بکەنەوە چۆن تاکەکان و چۆن گەنجەکانی ناو خێزانەکەیان ئاڕاستە بکەن؟ بەڵێ بێگومان خێزان هەلەگەر دروستبوونی مرۆڤایەتی خێزانیش دروست بووە بەردی بناغەی کۆمەلگایەجا لە ڕووی ئیجابیە لە ڕووی سلبی ئەمە کە کاتێک خێزانمان تۆکمە بیتن خێزانەشی پەروەردەی بیتن بێگومان ڕۆڵەکانی ئەم خێزانش کەسی باش دەرەچی پێچەوانەکەشی وایە بۆیە ئێمە لە پرۆژەی داهاتوومانە کە سیمینار بۆ ئەو خێزانانە بکەین بە تایبەتی ئەو خێزانانەی کە ئاستی ڕۆشنبیریان وەکو پێویست نییە یا کۆمەڵێک شوێنترێ ناتوانن سوودی لێبین بۆنمە ئەو خێزانانی کە نەخوێندەوارن یا زۆر مدبینی مادە ئەلکترۆنیەکان بوون کە بەکاری دێنن سیمینار بۆوانە بکەین کە ڕاستەخۆ لەگەڵیان بینوە شوێنێک هەبێتن کە لە ئۆفیسەکانمان بۆ یاگەر خێزانێک یا هەر مناڵەکانی تووشی گرفتێکی وا بوو بێ لای ئێمە کەسی پسپۆر هەبێتن مامۆستای دەرونیان بۆ دادێن بۆ چارەسەرکردنی هەنی بەداخەوە خێزانەکانیشمان وەکو پێویست ئاگایان لە مناڵەکانیان نییە ئەمە کارەساتە
ئێمە زۆر جار ئەوە باس کراوە کە پسپۆڕانی بواری کۆمەڵایەتی زیاتر قسە لە سەم بابەتە دەکەن کە کاتێک تۆ موبایلێکی زیرەک یا ئایپاتێکی زیرەک بۆ مناڵەکەت دەکڕی وا دەزانێت ئەمە کارێکی باشت کردووە یاگە جلێکی جوانی لۆ بکڕیوە زانی کارێکی باشەوە پەروەردەیەکی جوانت کردووە بەڵام بەداخۆ ئێمە پەروەردە ڕوحیەکەمان لەبیر چووە ئەو پەروەردە کۆمەڵایەتێک کە پێویستە هەموو خێزانێک ڕۆژانە بەلای کمی سەعاتێک لەگە مناڵەکانی دانیشتێن کۆمەڵێک باسخواز بکاتن کۆمەڵێک بابەتێک کۆمەڵێک بابەتی مەترسیدارەیە بە شێوە و بە زمانی خۆیان ئەو مناڵە تێبگەینی ینی بەداخەوە ئێستا کە ئێمە دەبینین لە قوتابخانەکانیش کۆمەڵێک کاری نەشیاو دەکرێتن ئەم دەرئەنجامی ئەوەیە کە خێزانەکانمان بە تایبەتی دایک و باوکانمان وەکو پێویست نەیانتوانی و ئاگیان لە ڕۆڵەکانیان بی بەتاکد ئێمە لە داهاتوودا تەواوی ئەو پرۆژانێک کە خۆمان دامان ناوە ئەو خوشک و براو بەڕێزان و هەر بینەرێکیش پرۆژەیەکی باشیە و هەست دەکاتن کە ئەم لایەنە لە گەنج گونجاو نیە ئێمە ئاگدار کاتۆ لە ئۆفیسەکان لە ئۆفیسی گشتی لە خزمەتیاندا دەبین ماوەساگیانەمە بکەمە دوا پرسیار ئەوەی کە ئێستا لەم دۆخی ئێستادا بۆ گەنجان گرنگە بوونی کارە ئەوە هیچ دەست لە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان دەستیان لێ بشوین کە خزمەت بە گەنجان بکەن هەوڵ بن بۆ دامەزراندنیان بەڵام ئێوە ڕێکایی ئێوە یا خۆسەنتەرەکانی دیکە بە پرۆژەی جیاواز هەوڵ بدرێت لینک و کارلێک دروست بکەن لەگەڵ کەتی تایبەتە لەگەڵ کۆمپانیەکاندا لە ڕێگەی پرۆژەیەک و لە ڕێگەی بابەتێکەوە شتێکەوە بتوانن هەلی کار بڕەخسێنن ئەمە ئینشاءڵڵا بتوان لە داهاتوودا کاری لەسەر بکەن حتمما خزمەتێکی زۆر ئێجگار دەکات بە گەنجان و بوونی کار بۆ گەنجان خۆتەزانی حتمما دەبێت ماوەی کە خێزان دروست بێت کۆمەلگایەکی سەقامگیر و کۆمەلگایەکی بەختەوە دروست بێت. بێگومان کاکدانێ دەست خۆش بیتن زۆر گرینگە بێکاری هۆکارێکە بۆی کە تاوانی تریشی بە دواوە بێتن کە کاتێک مرۆڤ دەستی بەتاڵ دەبی بێکار دەبی بیر لە زۆر شتی تر دەکاتەوە کە ئەو شتانە نەگونجاوە هەم بە خودی خۆی هەم بە خێزانی هەم بە کۆمەلگای ئیشاڵەمە لە پرۆژەی داهاتوماندایە جگە لەوەی کە لەگەر کۆمەڵێک کۆمپانیا لە سەخت دەبین و کۆمەڵێک خول دەکەینەوە و کۆمەڵێک دەورات دەکەینەوە کە چۆن گەنج و لاوەمان ببن بە خاوەن کاری خۆیان و چۆن بتوانن سیڤیەکی جوان کە کاتێک کۆمپانیایەک شوێنێکی بزنس داوایان لەکە سیڤیەکی جوان بنێریتن بۆی بتوانێتن لێ وەرژی و بێتە خاوەنکاری بە تاکد ئەمە پاڵپشتیان دەبینەوە هەنگاوی داهاتوشمان ئیشاڵە لەم بوارە زیاتر دەبیتن. بەڵێ زۆر سپاس بۆ ئاسۆسیان کارگەڕی ئۆفیسی گشتی سنتەری پەرپەدانی لاوان سپاس دەکەین کە لەگەڵمانە بوویت.